والله خريجي كاستي بوم على كان نام سبلو خاشا قال والله يدر أميشا كمان خانة كمان كده لفاضي زيادة ما بس نفتح خانة بني واكلك لك إيش بدين فشي هنات وين خد دينار بعد كا كاروان يعني إيشو كاري تو روجانا ليريا إيش من حرمة ثانية هذا هذا ما زه إيش الفيلمية أي شون مثلا بوابجيج يعني خود بياكي بخواي ترى قلنا جاينا بخفينا بس جاك لا بس لا مرة داني شيء أنا بخاف كريتي شكا هذا كاروان والله كذا شيء لا بخواي يكذب أنه تنو فيديو بتاعنا دبنو تيكنبو يكذب أنه تنبون تاعنا تاواناتو إذا اللي خاي يقول زايا مالي لو خاوي شايا هاش بنبان باردمو غسالي أكو فرشة أكو زابرة عشان تروحون ما توركو تشونا يعني بكلشي أودي مثلا إيشي روجانا تشونا لا عايز هنا بس عاوني بك ما فيديو كده فارو أحب أخذ شيء خلاص يعني ما توركش أمانية من غرستار لرسول رقم بدأ 15,000 بس الشيء بقى ماشي دابيكا ماشي حد شغل شاي بقى يعني تو بجي رجعان خور روجانا لسا خلا بياكي أنا بخلص أنا خلا بياك حي جتري مني لا أمز جادر أما أنا أنا من أصل ليش داعي أقول براخو دراسة مو أول سنة بخوال لو يقول إيش كينو والله جاني من كلا خانكم أمزاج خزان بومدات أتواني أزاني ما بون أدريت كريم ولا خان ولا لم ناسين أجر فقيرتي أجب ما يلينا يسندم أما تورن نادو إيش بكم أجر إيش بيا بخواد جرايا جميل ولا باقي كذا أو الصرف أو كبياك بخمس رخي خازة كمو أجر ما توري شايكيو وعمل بيد أو ناكل نعم كروان أحمد أمين إذا سيسايقم اللي صار الزبلة يشاقين تلو ذا خاني خزان مدوم نار ميو دازم كرثو إيش يتناتو عم دوزي عذرو هأرم بوكريو ما مصاجي أنا صار الزبلة يشاقم روج ده هزار يترا بشم ناقاو كري خانة كيشم بينا دريو مالي بياي بمداو كري مولا كيش خانة كي مالي آوية أو خوي لما ناقري مالي آويو ممنونيو تخوي زين وازم شلونو دومنا على مايو شيرو دابيان بواسينمو باش باش ناكاو يشترني خالو زادرو باقو اي سلا بازار لو شي استيصال شو اساس بس باري وصاي ما تر خرزام كان يشتنم داسو البيت لو شي دوكان ديش خرزار نيراو اما دوكان قالوا اسمع لا يا ورد شكر بسم الله خا باي سوزار اسمع ورد أنا خبيه قردهم أرجع قبضان لي كتير قرضنا كني كمولا كأجار برمي بخجاريني به أجر من إيشا كان باشوايا وباري باشم بوايا ناسم لو خرج كم لو خرج كم قابل بين أم خانة ترقصي جاي بلا بين أم خانة تخانة كم باري تقريبا 2 سال قرضان نبتر بيدما خاني ذلك كدم لاد
سەرەتا بە ناوی خۆی گەورە میێرەبان بەخوای گەورە ئەو مێردەکەم لەو زواڵە ئیشەکە بەشی ژیان بەشی پارەمان بەش ناکە ئیتر کرێخانەکەمان بۆ ئەدەن مۆلیدەکەش لێمان خۆش بووە ئەڵێ پارەکەی مەدەن ئێوە خۆم ژیانتان نەزانم چۆنە جاری وها بۆ دای پارەی کردوونە بۆ بدەمێ شیری خۆمی ئەدەمێ و بە پێی پێویست ناتوانم شیر بدەم بە مناڵەکە لەبەرەوەی معیشەتی ژیانمان کەمە و شیرەکەمان پێ ناکڕێ کە پێمان ناکڕێ ئیتر شەوانە یەک مەمەی بۆ بکەم و تەواو خۆی گەورە هیچ کەسێک تر لە من زیاتر ناتوانێت لەم خانووە بژی چونکم کە من هاتمە ناوی ئەو هەیوانە هەمووی ئەو لێ ئەهاتە خوارەوە هیچ لای نوشتی بەسەرەوە نەبوو هەتا وەکو ڕۆژێک پێش ئەوەی بە عملیات بم بێ مناڵە ئەو هاتبووە ماڵەوە هەتا وەکو ئێرێش و ئەوێش هەرتویان ئەو هاتبووە ماڵەوە بەخوا سەحەب خانووەکە خۆی لەسەر مەسئولیاتی خۆی ئینەکەی بۆ سندین لایلۆنەکەی بۆ سندین و دایە ملیا کە دامانە ملیا چونکم بەخوای گەورە ئەو ڕۆژەی کە ڕۆشتم بۆ ئەمەلیاتەکە ئەو ڕۆژ ئەوەنە نەبوون بووین تەنها 25,000 لە گیفانی منە هەبوو کە چوو بووم ئەبایە ئەمەلیات بە 300,000 کرایە من 25,000م پێ بوو داوشم لە هەر کەسێ ئەکرد ئەیزانی مەعاشم نییە نەیدا پێم بەخوای گەورە جاری وا هەبووە 2 ڕۆژ ڕۆن نەبووە لە ماڵە چوومە لە دراوسێ قەرزم کردووە کە چوومە لە دراوسێ قەرزم کردووە دوای دامەتەوە ئەو دادەکەژاڵێک کە ئێستا وتم مناڵم ببووە 20,000م لێ قەرز کردووە پێم داوەتەوە دوای هەم 20,000 ترم لێ قەرز کردووە بەخوا دوێنێ پارەکەیان هێناوە پێم داوەتەوە کە 10,000 بەش ناکە 20,000م داوا لێ کردووە 20,000ەکەی دوێنێ داومەتەوە وە ماڵەکەیشم یعنی باسی چی بکەم ژیانێک من ئەژێمتیایە کەس ناژی لەسەر ئەو شکری پێداویستی ماڵ من خۆم لەوانەیە سەلاجەکەتان بینی بێ سەلاجەکە ئیش ناکە هەمووی مانگێک دەبێت ئیش ناکە بەخوای گەورە شتەکان لێ ئەنەم ئەی خەمە شوێنێکەوە ئەڵم با خراپ نەبێ بۆ ئەوەی نێڕژم بەزایە نەڕوە ئەو ماوەیەکی زۆریشە هەر لە هاوینەوە غەسالەمان نییە غەسالەکەمان شکاوە کە شکاوە دوێنێ ماڵیان ئاوا بێ ئەوانە بۆیان هێنای ئەو تەباخش من نەبێ کەسی تر لەسەری چێشت لێ نانە خوشکێکی هەر کەسی میوانێکی بۆ ماڵمان ئەڵە چۆن لەسەر ئەو تەباخ چێشت بۆ لێنرێ هەڵم ئیتر ژیانەکەمان ئاوایە وڵی مامەگیانەوەتر لەبێ پارەیەەکە کە پارە بواە خۆ حەزمەکردنە ماتۆڕەکە بێ حەز ماتۆر چاکتر مسەندایە بەرا بەخۆ ئاوە خۆی زانێ بلە بێسم بەسەر سبڵەکەی هەڵەبجە بە قورآن هاتمەوە لەو ڕاپەکمەکە و جاوێ نوێشە تەلفن بۆم لە لاگر سیارەیان ماتۆڕاوەشەنایی بردمەوە ماتۆڕێ بۆ ڕاکێشامە ڕۆژیانەوە لەگانی سپیلگا پەکەم کە و ئەخوا سەعات نوێشەوە براکەم هەشەمە بردمێتی وە سیارە ڕاکێشاوە بێگەم مەستاگیم حەزمەگو خۆم خەڵکە خانی خۆمە تیا دانیشتمایە و ماڵماڵی خۆ ڕەکەبی برا ڕێوە و ئەحتیاجی دەستی خوان ئەزەست کەسی نەومایە و ئیتر خوای گەوران ئەوەندە سەری من وەسیە و حەزم لێ خەرخوازان ئەگەر دنیار بە یارمەتێکوان بدەن پیاوەتیەکەن و مەمنونی هەمویان و
وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون. ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە، ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ، و ئەوەی دەیبەخشن لە سامان و چاکە ئەتان درێتەوە و ئێوە ستەمتان لێ ناکرێت. زۆر جار لێوەیەمەوە دوکانێک ئەوتە لە لای ماڵ دایکمەوە نزیکە لێرەوە دوکانێک ئەوتا لێ زۆر جار 250 پێ نەبووە، دەستم گرتووە هێنام وتمە دایکم با باوکو بێتەوە دوایی پارە و خەرجەکەم کەچی نەبووە. ڕۆژی وا هەبووە ئەو 10,000ش کە باسی ئەەکەین نەیفرۆشتووە شتەکان نەیفرۆشتووە بە دەستی بەتاڵ هاتوێتەوە هیچی پێ نەبووە کە هیچیشی پێ نەبووە زۆر بە زەحمەتی ئەو شەوە مان بەڕێ کردووە. مێردەکەم بەیانێز و ئەڕواتە دەرەوە هەتاوەکو بانگی مەغریب 10,000 پێ ئەکە ڕۆژانە شیری مناڵەکە بە 7,000 دایبەکەی بە 3,000 دایبەکەی ئەمیان بە 5,000 ڕۆژانیش چکە لەوەی کە مناڵە کە مانتۆڕەکە ئەشکێت و ئەبێ چاکی کەیتەوە و دەبێ هەموو ڕۆژێک دەبێ بەنزینی بۆ بسێنیت. ئیتر 10,000 خۆی گەورە هەر ئەوەی کردێتە نسیبمان. خانووەکە نەدرگای داخرێ و پەنجەرەکانی نوێی شکاوە و هەوای سار تێتە ژوور و من نەبم کەس بەم وەزع ڕازی نابێەوە مناڵەکەم سەرمایەتی لە سەرما بەتانیم پیادەوە. داوا لە خێرخوازانەکەم یارمەتیمان بدەن هاوکاریمان بکەن فریامان بکەون هاوکاریمان بکەن تەنها خانوویەکیش بێت بۆ ئێمە بەسە. جاری وا هەبووە زۆربەی ئێواران هەتا ئەمە نەبوو لە دایک زۆربەی ئێوارەوە هەبووە هێلکە و ڕۆنمان خواردووە. نەبووە خواردنێکی خۆش بخۆین خواردنێکی باش بخۆین. داوا لە خێرخوازانەکەم ئەگەر لەبەر ئێمەشنا لەبەرم دوو مناڵە خانوویەکمان بۆ دابین بکەن. ئەم ماڵە ساردە و سەرمایە نەبێت. جاری وا هەبووە زۆر سارد بووە نەوتمان نەبووە ئالاتنەکەمدا نەگرساندووە هەتا 4 و 5 من ئالاتندا ناگرسێنم ئەگەر ڕۆژانیش باران بێت ئەڵم بانەوتەکە بەش بکات بەشی ئەم ماوەی زستان بکات. داوای لێکەین لەبەر منینە لەبەر پیاوەکەمنە لەبەر ئەو دوو مناڵە هاوکاریمان بکەن خانوویەکمان بۆ دابینکەن. مەمنونیانە بین.